ساڵانە چالاکیمان هەیە لە مانجە ڕەمەزانێ و یەکێ لەو چالاکانەمان بریتە لە دابەشکردنی کتاب و بڵاوکراوە لەسەر ڕەمەزانێ. ساڵ بڕیارماندا لەو دوکانانەی کە سەرتاشن خەر لێ دادەنیشی ماوەیەکی چاک تا سڕێ دێ گوتمان هەر تکانێت چەند کتێبەکی لێدانین کابرا ئەو کتێبەی بخوێنیتەوە ئیسفای دەکات و هەروە عیادەی دکتۆرەکان و هەروە خەیار یان هەر دوکانێکی ترکەوە خەر لێی چاوەڕێ دەکا و تا سڕەوشتی دێ یان هەر لە جادەی لا شوێنەکی ئەو بڵاوکراوانە ئەو هەزار دانەمانی سا کردووە 30 ئادابی ڕۆژوگرتنە کتێبەکانی دیکەش جۆرا و جۆرە مەبەستمان ئەوەیە کە خەڵک ئاشنا بکەین بە ئاینی پیرۆزی ئیسلام. جاران کە دەچێت دوکانێکی حەلاقی بووە سەرتاشی بووە یانیش پزیشک بوو یان خەیاتێک بوو کە تو دادەنیشتی بۆ چاوەڕوانی مەسەڵەن تەماشا دەکرێت ئەو پیاوە خاوەن دوکانەکە مێزێکی دانە پڕە لە کتاب و لە ڕۆژنامە و گۆڤار و شتووە خەڵک استفادە لێ دەکردوەکو لە عەرەبیش دەرێ خەیر و جەلیسین الکتاب و خەیر و جەلیسین یانە کتاب و خەیر و سەدیق لمن لا صدیق له کەواتە باشترین هاوڕێیە بەڵام بەهۆی ئەو تەکنۆلۆژیا و پێشکەوتنە و سەردەمی ئۆکو دەڵی پێ تەکنۆلۆژیا بەڕاستی بەداخەوە ئەوانەیە کە ئێستا بەو ئەرکەی هەردەسن وەکو جەنابتان ئەم دەستخۆشیتان لێ دەکەم یعنی شکارێکی زۆر پیرۆزە لەبەر ئەوەی کەم کەس هەیە ئێستا بیر لەوەی بکاتەوە کە کتابی تەوزەکاتن لەوەی کە خەڵک استفادە لێ بکات